ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕۆژئاوای کوردستان لە بەردەم مەترسیدا و لە بەردەم ئەو گۆڕانکاریانی کە ناوچەکەی گرتوتەوە گفتوگوێم تەوەراکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک زینۆ کاکەیی توێژەری سیاسی. کاک زینۆ خۆشحاڵین و بەخێر بێت. کاک زینۆ هەفتەی ڕابردوو هەفتەیەک بوو پڕ لە ڕووداوی سیاسی و ڕوودا کۆنەکانیشی بەبیر هێناینەوە بە تایبەت لە مەڕ پرسی کورد ئەوەی کە لە سووریا گوزەرێ بە دروستتر لە کوردستانی سووریا گوزەرێت و پەیوەست بە هەڵوێستەکانی تورکیا پەیوەست بەو جۆرێک لە بێبەڵێنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە کورد و ئەو دۆخەی بەگشتی لە سووریا گوزەرێ. پێم خۆشە جەنابەت دەستپێکی بەرنمەکە بگەڕێنەوە بۆ ئەو ڕووداوانەی کە لە سووریا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لە ساڵی 2011-2012 بەدواوە ئەگوزەرێ. خوێندنەوەی کاک زینۆ چییە بۆ دۆخی سووریا، بۆ حکوومەتەکەی بەشار ئەسەد، بۆ دروستبوونی قوارێکی کوردی لە باکووری سووریا و ئەو گۆڕانکاریانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویانە تا چەند بە قازانجی کورد بوون؟ بەڵێ سەرەتا من هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بە ڕۆژاوای کوردستان محکوم و شەرمەزارەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکان دانەوێنین و هیوای زوو چاکبوونەوە بریندارەکان خوازین و هیواداری وەک سەرۆک بارزانانی لە پەیامەکەیە هەرچی زووترە ئەم قەتڵ و ئامەی گەلی کورد لە ڕۆژاوا کۆتایی بێەوە هەوڵی هەموو لایەک کۆمەلگەی نێودەوڵەتی بچە ناوخۆی و لۆبی کوردی لە دەرەوەی لە ناوخۆی وڵات و لە هەوڵی سەرکردەکانی باشووری کوردستان هەوڵ بدرێت ئەم قەتڵ و ئامە بە دەردی ئەفرین نەچ، ینی کەس بەرگری لێ نەکا، کەس نەیەتە جواب تا و قەتڵ و ئامە بینیمان لە پار و پێرا لە ئەفرین کراوە. هیواداری ئەمەوانە بێ و هەرچی زووترە ڕابگیرێ. کاک سەربەت ئەگەر بێنە سەر بیدایەتی ئەزمەی سووری تەقریباً لە ساڵی 2011 کە ئەو شەپۆلی بەهاری عەرەبی سووریای گرتەوە، ینی بەزووی سووریا کەوتە بەر شەپۆلێکی ئەوەی پێڵێن تیرۆر، بە خۆپشاندانی جەماوەری لە بەهاری عەرەبیە کە وەکو ئاگای لێبێ ئێستش لە لیبیا بەدەست داعش و تیرۆر ئەوانە ناڵێنێ. بەهاری عەرەبیە چەکرە و گرفتانێک کە هەیبوو، ینی بۆشایی ئەمنی بەجێهێشت، نەیتوانی خۆپشاندەران نەیانتوانی کۆنتڕۆلی سوڵتە بکەن و کە کۆنتڕۆلی سوڵتەیان نەکرد ئەو بۆشایی کە هەبوو تیرۆر خۆستێەوە. بینین داعش دروستە بێت لە لیبیا، داعش دروستە بێت لە سووریا، داعش دروستە بێت دواتە دەوڵەتێکی ئیسلامی لە عێراق و شام ڕاگەیەنێەوە بوو بەرۆکی لە 2014 باشووری کوردستانیشیان گرت و قوربانێکی زۆرماندا. لە سووریا ئەم ئەزمەیە تەشەنەی کرد بۆ ئەوەی کە بەشار ئەسەد نەتوانێت ینی جڵەوی ئەم خۆپشاندان و ئەم تیرۆرە بگرێتە ینی دەست لەبەرەوە کۆنتڕۆل بکات، لەبەرەوە پەنای بردە بەر، چونکە ئەوان ڕژێمێکی کەمینە شیعەن عەلەوین ئەوانیش بەشار ئەسەد پەنای بردە بەر ئێران. دوای ئێرانیش بە بۆی فشاری ئەمریکا و بۆنەی فشاری ئیسرائیل و کۆمەلگەی نێودەوڵەتی و جیهانی ئیسلامی نەیتوانی بە شێوەیەک لە شێوەکان ئەویش کۆنتڕۆلی بکە. دوای رووسیا هاتە ناو کەیسەکە لە 2014 کە رووسیا هاتە ناو مەوزوعەکەمە بینیمان لە مجلیسی ئەمن کە چەند قەرارات دەرەچوو دژی ئەسەد بۆ بەکارهێنانی کیمیاوی لە غۆتەی شەرقی بۆ بەکارهێنانی کیمیاوی لەم دوایانە لە ئەدلب رووسیا ڤیتۆیەک دەتوانم بڵێم زیاد دەدە ڤیتۆی لە دانیشتەکانی مجلیسی ئەمن بەکارهێناوە لە بەرژەوەندی بەشار ئەسەد. وای لێهاتێتە بەکارهێنانی کیمیاوی و قەتڵ و ئام و کۆمەڵکوژی ئەوەی پێڵێن پێشێلکاری مافی مرۆڤ لە سووریا بگاتە قیمەی. لەبەرەوە ئەم هێزانە وایان لێ هات بەرەیەکی هاوبەشیان دروست کرد، بەرەیەکی ئێرانی ڕووسی ئەسەدی بۆ ئەوەی ینی ڕوبەڕووی هەموو تونند و تیژە ببنەوە. ئەوانیش بە زەبری هێز توانیان کۆمەڵێک مەنتیقە کۆنتڕۆل بکەن کە کۆتا مەنتیقیان ڕیفی ئیدلیب بوو. ئەمریکایش دوای ئەوەی کۆنگرێسمانەکان داوایان کرد لە سەرۆکی تازە هەڵبژێراوی و کاتە دۆناڵد ترامپ لە ئەمریکا بۆ تەوازنی هێز ئەویش ئەبێ بەرەیەکی هەبێت. ئەگەنە ئەگەروانە بێت شیعە دیسان هیلالی شیعی تەواوە بێت و تەواوی عێراق کۆنتڕۆل کراوە لەلایەن شیعە، یەمەن خەریکە کۆنتڕۆڵە کرێ و لوبنان کۆنتڕۆل کراوە و سووریا خەریکە کۆنتڕۆڵە کرێ. ئەمریکاش لە پارسەنگی ئەم هێزێکی دروست کرد بە ناوی هێزی سووریای دیموکرات کە ئەتوانین بڵێن هەم مەسیحی تایە، هەم کوردی تایە، هەم عەرەب. لەبەرەوە ئەویش پێگەیەکی هەبێ لە سووریا. ئەم پێگەیەش ینی کورد بەڕێوەی بە شێوەیەکی سەرەکی، چونکە ئەو کاتە کورد کانتۆنی هەبوو، کاتە خۆسەری هەبوو خۆیان دەڵێن پەیەدە و پەکەکەوانە لە ڕۆژئاوای کوردستان، ینی منتیقەیەکی ئەمینیە بوو. بە پاڵپشتی ئەمریکا توانیان
دوجار دێرە زور و ڕقش کە ناوەندی خلافەتی ئیسلامیە ئازاد بکەن بۆ دوای ئەم تەداعیاتە هاتەکایەوە ئەم تەداعیاتش کە سەربەز ئەنجامی چی بوو ئێمە بیرمان نەچێ لە ئاستانە بە سەرپەرشتی تورکیا و ئێران و نەتەوە یەکگرتووەکان و رووسیا سیانزە کۆنگرە کراوە لەوێم ئارەزەی سووری و کوردیش بەشدار بووە لە جنێف 4 کۆنگرە کراوە لە سووشی 5 کۆنگرە کراوە لە هەموو ئەم کۆنگرانە قەرارێکی مجلیس چەندین قەراری مجلیسی ئەمن دەرچوە تابەت بە کەیسی سووریا کۆتا قەراریان کە ئەوەی ئێستا ئەڵێن ئەبێ کاری پێ بکرێت و ئەبێ جێبەجێکرێ قەراری 2254 بوو کە قەرارە ئەڵێ ینی دوو خاڵی جەوهەری تایە خاڵێک لەوانە ئەڵێ سووریایەکی یەکپارچەی دیموقراتە بۆ هەموو تایفە و ئەدیان و پێکهاتەکان خاڵی دووەم ئەڵێ ئەبێ دوای ئەم ئەزمەی سووری و ئاشتی و لە ناوچوونی داعش دەستورێک بنووسرێتەوە لە بەرژەوەندی هەموو گەلانی سووریا واتە و معارەزەی سووری هەسەدەیشی تیا بوو لەبێ ئیمزای کردووە لەسەر ئەمە بەڵام دواتر بینیمان بەداخەوە هەرچەند جەنابی سەرۆک لە پەیامی دوایی باسی ئەوەی کرد کە ئێمە نابێ باسی تەبلیغاتەکان بکەین بەڵام ئێمە شرۆڤەی سیاسی بۆکەین دوایی پێچەوانی ئەو ڕێکەوت نامەی کە کراوە لە ئەستانە و لە جنێڤ و لە سووشی بەداخەوە ینی پەیەدە و باڵەکانی تری هەستان بە دروستکردنی کانتۆن و بەڕێوەبردننی خۆسەری و بە ئەنجامدانی هەڵبژاردن و بە ینی جۆرێک لە جۆرەکان سەری کێشا بوو ئەوەی کە هەم تورکیا و هەم سووریا و هەم هاوپەیمانەکانی سووریا و جیهانی عەرەبیش شتێکیان لا دروست بێ کە ئەمانە هێزێکن بە تەئکید ئەیانەوێ کانتۆن دروستکەن و ئەیانەوێ سربەخۆیەک بەدەست بێنن لەبەرەوە ینی ترازوی هێز بەلای تورکیا و ینی هاوپەیمانی نێودەوڵەتی شکایە بە جۆرەکان سەرزەنشتی هێزی پەیەدە ئەوەی کە ڕۆژئاوای کوردستان بەڕێوە بکە ئەتوانین بڵێن بەشێکیشی هەسەدەیە چونکە لە هەموو شوێنە کورد مسەیتەر نییە ناوچەی عەرەبیشی تیان لەبەرەوە ئەمە مبەڕیرێک بوو بۆ ئەوەی کە تورکیا دۆناڵد ترامپ لە تویتی پێرەی وتی 2 ساڵ ئەردۆغان ئێوە هێرش بکە کاک سەربەز تورکیا هێزێکی میحوەری بێتە دەوڵەتێکی نامەندگەرای ئیسلامی لە ناوچەکەەوە ئەردۆغان پەل بوو ئەوە کێشەکە تورکیا بە نەزەرەکە هەندێکتۆن بەڕێوە بێت هەندێکتۆن لە کتێبەکەی ئەڵێ ململانێ شارستانیەتەکان تەنها تورکیا ئەتوانێت ڕێبەری جیهانی ئیسلامی بکە ئەویش بە دوو هۆکار ینی تورکیا هەم جیۆسیاسێکی زۆر مهمی هەیە هەم هێزێکی کاریگەرە بۆ نمونە لە هاوپەیمانێتی ناتۆیە هاوپەیمانی ئەمریکایە هاوپەیمانی رووسایە یعنی بەشێکی سادیراتی وزەی جیهانی لە دەست تورکیایە لەبەرەوە ئەبێتە دەوڵەتێکی ناوەندگەرە ئەگەر ئیش بۆ دوو خاڵ بکە بێتە دەوڵەتێکی ئیسلامی ناوەندگەرە ئەو دوو خاڵش هەندێکتۆن ئاماژەی پێدا ئەڵێ نابێت تورکیا بچێت یەکێتی ئەوروپا ئەمە یەک دووەم ئەبێ بەرەو جیهانی ئیسلامی بچێت بێ ڕابەری ئیسلامەتی بکە ئەگەر بیری بێ ئەوەنە ئێستا لەسەر قەزیەی فەڵەستین تورکیایەتە جواب مەسەلەن سعودیە بە جواب نایە لەسەر قەزیەی ئەوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ ئۆرشەلیمە چ قودسە کە بەدە پایتەختی ئیسرائیل لەم دوایانە سلمێنرا ئەوانە هەمووی ئاماژەم بوو ئەوە کە تورکیا ئەو نەزەری هەندێکتۆن جێبەجێکە زایدنەوەی داوەت ئۆغڵۆ لە کتێبی عمق استراتیژی ئەوێ بێ دەوڵەتێکی ئیسلامی ناوەندگەرا وەکو زمانی خلافەتی عوسمانیەکان یعنی تورکیا بەرەو ئەمەیە چێ کاک زینۆ دوای ئەوەی کە سووریا بۆتە گۆڕەپانی جەنگ و بەشێکی زۆر لە دەوڵەتان هەوڵی تەصفیە حساباتی خۆیانێن لە سنووری سووریایە کورد لە سووریایە تقریبا گەشەیەکی کرده بوو چەند کانتۆنێکی هەبوو تقریبا وجودی خۆی تا ڕادێکی زۆر سەلماندە بوو بەڵام ئەوەی کە ئێستا بینرێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی و ڕۆژئاوا لە ئاستە گشتەکەیە ئەو پشتیوانی هەماهەنگی جارانیان بۆ کورد نەماوە بە تایبەتی لە سووریا ئەنی خوێنەوەی تۆ چیە بۆ ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو بە تایبەتی دوای هاتنی داعش جددیەتێکی هەبوو لەسەر ئاسی سەربازی کۆمەکی هێزە کوردیەکانی سووریایە کرد و لەسەر ئاسی سیاسی تا ڕادێک مامەڵەیەکردن بەڵام لەم ڕۆژانەی ڕابردوو هەرچەندە ساڵی پاریش دۆناڵد ترەمپ جارێکتر هەرویستی کە کورد جێبهێڵێ لە سووریا و تەصفیە حساباتی تورکیا و سووریا بخۆیان جێبهێڵێ بەڵام ئەم جارە تقریبا بەکردنی بووە خوێندنەوەی تۆ چێ بووی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم ئاسانیە دەستبەرداری کوردەکانی سووریا بوو خۆی کاک سەربەز ئەمریکا ئیدارە بڕێوە ینی پلانێکی استراتیژی نیە ئێستش من تقریبا 50 کتێبی لە کتێبە هەرە باشەکانی ئەمریکام هەیە شتێک نییە بڵێ ئەمە کتێبێک استراتیژەتی ئەمریکا مەسەن سەدەی 21 یا بۆ 10 ساڵی تر من داوا لەو کەسانەکەم کەڵێن ئەمریکا استراتیژی هەیە و پلانی هەیە پلانێکی 1 ساڵی ئەمریکامان بنێ بڵێن ئەمریکا تا ساڵی 2021 مەسەلەن ئەمە پلانێتی هیچ پلانێکی نییە ئەوە هەیە ئیدارەیە بۆ نمونە بینین ئێستا دەم کەیسەی سووریا
ترامپ شەوانە درەنگێتە سەر شاشە و خۆی قسەکە من بینیم لەم تقریبا 3-4 ڕۆژە هجووم کراوە دوێنێ وەزیری بەرگریمان بینیوە دوێنێ وەزیری خارجیمان بینی یعنی وەزیری گەنجینە من ئەم شەو بینیومە یعنی ئەمریکاڵی وەزیر و وەزارەتی تیانێت تەنها ترامپ و تویتێکات و قسەکاوێ ئاڵێ حسار دانێنێ ئاڵێ تەداخلی عسکەریەکەنی ئابێ ینی کارەسات بەسەر ئابووری بەڵێ ئەکشێنەوە ناکشێنەوە ینی مؤسساتی نیە ئەمریکا شتێک نێ بەلای مؤسسات ئەم شەو نەبێ نەمامەنی وەزیرێک لە وەکو وەزیری بەرگری کە ئەبوایە زەرور بوو ئەو قسەی بکردا لە زمانی ئۆباما ئەگەر بیری بێ تەنها وتەبێژی وەزارەتی دەرەوە زانیاریەکانەدا کۆنکۆری ینی پرێس کۆنفرانس بوو ئۆبامامان زۆر کەمە بینی ینی بەدەگمەن یان لە هەفتەیەک ڕێدیۆ ستەیشنێکی هەبووە یا لە کەناڵی فۆکس نیوز یا لە ڕۆیتەرز شتێکی مهمی هەبووە نەبوو چونکە مؤسساتی ینی ئۆباما سیاسەتی وابوو ئەو معهدی پرۆگەنس ینی تەوسیەیە کرد تەوسیەکانی معهدی پرۆگەنسی وەرەگرت کە بریتی بوو لە مستەخەفین و سیاسەتمەدار کۆنەکانی ئەمریکا ئەوان بڕیاریان بۆوەدا بەڵام ترامپ پیاوێکە کاک سەربەر پیاوێکی ئابووریە ینی پیاوێکی ئابووریە وگەڵەوە لە سیاسی بێ ئێمە با هەر گلەی نەکەم بڵێن کورد بەجێڵێ ئەو سعودێکی بەجێهێشتووە تێگەی ئەو کۆیت کە ملیارەها دۆلاری دایە تا ئەمریکا ڕزگاری بکە ئەویشی بەجێهێشتووە لە پێرێ شەو تویتێکی کرد کە ئەڵێمە گەورەترین هەڵەمان ئەوە بچوومدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاک سەربەر ئەوەی لە دەستی بە لە سەدا هەفتای وزەی جیهانی لە دەسەدا ولا سەدا شەستی ناوچە استراتیژیەکانی جیهان لە دەسەدا لەبەرەوە ترامپ ئەبینی خوێندنەوەیەکی وایە بۆ نمونە لە مقابلەی دوێنێ شەوی ئەڵێ پەکەکە و تورکیا 100 ساڵە شەڕیانە لە کاتێکە پەکەکە 40 ساڵەدا مەزراوە ئاڵێ کوردەکان لە نۆرماندی هاوکاری ئەمان نەکرد کە شەڕێکە کورد هەر لەوێ ئەستان وەکو نەکیان وجودی هەبوونەوەکو ئەوەی کە هێزێکی هەفێ بگاتە نۆرماندی لەو سنوورە جوگرافیاش بڵێ بڵێ هەر فەرەنسا کە شەڕەکە لە فەرەنسا بوو ئەو نەجێیشی نەبوو لەوێ تێکەی داگیر کراوە بۆ ئەو کاتە ینی ئەبینین دۆناڵد ترامپ بینێکی تایە ینی نەشارەزایەکی تایە لە کاروباری ئەمەش کە کراوە ئێستا بین هەڵوێستەکانی جدیتر بووە بە زەختی کۆنگرێزمانەکان کرا بە جمهوری و دموکراتی ببینین فشارێکی زۆری لەسەرە و ئەوە بوو لە فۆکس نیوز ڕیپۆرتەرێک ڕیپۆرتی کردوتی مقابلەی جوندیەکەم کردووە لە سووریا بۆتی من ناتوانم بڵێم جوندی ئەمریکیم شەرمەکەم چونکە من لە ڕۆژ ئاوا بووم کورد زۆر ئازان زۆر خزمەتی ئێمەیان کردووە وەزائیدەن ئەو خەسفەی کرا ئەو مناڵە شەهید بۆ ئەو مناڵە خاچی خۆی لەدەستدا و دایکیان بەو شێوەیە بەش ئەو راپۆرتە دیسان لە ڕۆی میدیای جیهانی گەشتەوە ترامپ ئەبینین ینی بەجددی لەسەر خەتە قسەی ئەمڕۆی لەی دوێنێ باشتەی دوێنێ لەی پێرەی باشترە ئەبینین ئێستا دەوریەک هەیە لەو مەفرەقات چەنەوە مەفرەخە من پێم وابێ کە ئەوی لێ ئەو حدودە 30 کیلۆمەتریە کە بۆیان داناوە گەر ئەو حدودە بێ بۆ ئێمە کارەساتە چونکە هەموو کانتۆن و ڕۆژئاوا ئێمە لە پێش ئەو 30 کیلۆمەترەیە ئەگەر ئەم دەورێ بۆ چوو بێت تا 30 کیلۆمەتر زیاتر نەچە ئۆردۆغان ئەمە کارەساتە بەڵام ئەگەر بۆ چوو بێ ڕێگری بکە ئەگەر کارەساتێکی مرۆیی دروست بێت ئەو ئەمریکا تەداخل بکە ئەمە شتێکی مهمە و ترامپ بیرمان نەچێت کاک سەربەست بۆ نەکبەتی کوردیانی کێشەیەکی تری هەیە ئەویش کێشەی ئابووریە لەگەڵ چین ئێمشەو بینیمان قسەی کرد باسی کێشەی گەنم و جووتیار و قەزدەی ڕێکەوتنی لەگەڵ چین و یابان و کۆریا ئەمە بیرمان نەچێت چین ملیارێک و 600 تریلیۆنێک و 600 میلیارد دۆلاری بە قەرز لای ئەمریکا ینی گرفتێکی گەورەیە تووشی دارمانێکی ئابووری بۆ ینی هەموو سەعاتی ئەمریکا 100 میلیۆن دلار خەرزارە بێ ئەمەش گرفتێکە ترامەک و ئابووری ناسی وەکو بەڕێوەبەری پێشتر کۆمپانیاک هەستی پێیەکە لەبەرەوە ئەم کێشە ئابووریان و ئەم کێشە سیاسیانە تێکەڵ بووە ئەبینین ئەمریکا ئێستا ینی بە جۆرە لە جۆرەکان ساردبوونەوەی پێوە دیارە گرفتێتر لە گرفتەکان کاک سەربەز ئەمریکا لە نێوان دوو بژاردەی سەختەوەکو خۆیان دەڵێن ئەمریکا تورکیا هاوپەیمانەتی لە هاوپەیمانەتی ناتۆ و هاوپەیمانی بۆ مەسەلەن لە بنکە ئەنچەلی 12-13 ساڵەوە بۆ کوردی پاراستەوە بینین پێشتر پەیوەندی زۆر باشیانە بە تا 2023 پەیوەندێکی زۆر باشیانەوە بەڵام لە 2023 تا ئیسەم پەیوەندیە تێک چووە تورکیا وڵاتێکی میحوەری زلهێزە وتم ینی ترانزیتی وزەی جیهانیە و ترانزیتی خەتی عالەمی ینی تایفاتە بینین شەرق و موسڵمانی غەرب و موسڵمانی شەرق پێکەوە بەستێ و دەواازەی مرۆیی و سیاسی و سەربازی ئەوروپایە بینین لە 2014 کاتێ کە پاران نایە بۆ لاجیەکانی خەجگا ئەردۆغان سنوورەکانی هەموو واڵا کرد خەڵکی ئێمە بەپێ لە تورکیاوە گەشتە هەنگاریە لێ بۆ ئەوروپا ئەم هەڕەشەش لە بەردەم ئەوروپا یعنی ئەتوانین بڵێن تورکیا وڵاتێکە هەموو وڵاتەکان پێویستی پێێتی وەکوتم هەم دەواازەی ئابووری هەم دەواازەی سیاسی هەم دەواازەی سەربازیە بۆ ئەوروپا ئەمە حرەسێکی ئەوروپا وایە لەبەر ئەوە بژاردەکان سەختن ئێمە ناتوانین بڵێن لەبەر گروپێکی کوردی یا لەبەر چەند شارێکی کوردی بە ئاسانی ئەمریکا تۆرن دەستبەرداری تورکیا هەرچەند پلانێکی بۆ دەستبەرداربوونی بەڵام بژاردەکان سەختن وەکو خۆیان دەڵێن کاکزینەوە دوای ئەو ڕووداوانە یا دوای بڕیارەکەی ترامپ هەڵوێستی لایەنەکان یان پەرچەکردداری لایەنەکان لەسەر ڕۆژاوی کوردستان پێم خۆش لەسەرەوە قسە بکەین بە تایبەتی لە دیو ناوخۆیەوە وەکو باشووری کوردستان ینی هەڵچوونێکی زۆر هەیە شەقامی کوردی بە شێوکی گشتی وروژاوە دەنگ هەڵبڕینێکەیە
کەمپین و خۆپیشاندان و کەناڵەکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و ینی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان نزیکەی هەموو ئەو ئەمرەزانەیە کە بەردەسن دەسەبەری کردوونیان بەکاری هێنان و بەگەڕی خستون. خوێندنەوە چییە بۆ کاریگەری باشووری کوردستان لە سەرپرسی کورد لە سووریا؟ مەلە کاک سەربەز خۆپشاندان و گرتبوونەوەی جەماوەری ئەو شتە مرۆیانە هەموو زائیدەنی ئەعلامێکی گەورەی لە پشت بەکەشکوری ئەمە هەمانە من وە شانازی بە هەم بە کەناڵی ڕوودا و هەم بە زاگرۆز هەم بە کوردستان تیری ئەوانەی کە کوردین بە کوردستان 24 و ئەو کەناڵە کوردی کاریگەرانە کە هەن ئێستا نوێنەریان بۆ نمونە ینی ڕێپۆرتەریان لە نەتەوەی گرتوەکان هەیە لە پرێس کۆنفرانسی ئەمریکیەکان هەیە و من پێم باش لە ناوچەکانی شەڕ هەیەە وێنەکانە گوازنەوە ئەم گرتبوونە مرۆیانە زۆر باشن چونکە لە ساڵی 97 فقرەیەک هاتە ناو قانونی دەولی ئەویش ئەڵێ تەدەخلی مرۆیی بە دەستێوەردانی سیاسی حساب ناکرێت. یعنی ئێستا کارەساتێکی مرۆیی ڕووبدا لە ڕۆژئاوای کوردستان غەرب ئەتوانێت بە قانونی دەولی ینی تحریمی نەکردووە ئەتوانێت تەدەخل بکات چونکە بۆ لەوێ کارەساتی مرۆیی دروستە بێت لەوێ ینی ئەم فقرەی قانونی دەولی دروست بوو زۆر مهم بوو. ئێمە بینین کاتی قەزافی پەلاماری بەنغازیە ئەڵەیە کە من ناو بەحر و ئەیسڕمەوە پیرژنەی هاواری لە ئۆباما کرد ئۆباماوتیم بە هاواری ئەو پیرژنە چووم تێگە لە فۆکس نیوز ئەمە زۆر مهمە لەبەر پیرژنێک ئەبینین قەزافی ڕۆخە ئەوە تەداخلی ئینسانی لەبەرەوە تەداخلی ئینسانی قانونی دەولی ڕێگری لێناکە ئێمە ئەبێ هەموو ناشرینەکانی دەوڵەتی تورکیا و هەموو ناشرینەکانی داگیرکرانەوەی لە ئەفرینکرا بین بە میدیا بۆ نمونە وتم شەهیدبوونی ئەو مناڵە و بڵاوبوونەی ئەو وێنەیە کە هەندێک خەڵکی ئەیانوت ئەبووە بڵاو نەبووە ئەتەکێتی کاری ڕۆژنامەوانی ڕێگە بەمە نادا زۆر گرنگ بوو چونکە گەشتە کۆشتی سپی لەبەرەوە ئەبێ ئێمە ینی شکارێک بکەین هەموو کۆمەلگەی نێودەوڵەتی تێگەێنین لەم ڕەشە کوژیە بەڵام ئەبێ بە شێوەیەکی ئەخلانی بێکاکسەر بەر نابێ ئێمە هەستین ڕسمی چەند سەرکردەیەکە هەڵواسین کە شەریعەت بە تورکیا بایە عەلەمی چەند لایەنێک ئەبێ ئێمە دیفاع لە کورد بکەین وەک نەتەوە نەک لە لایەنێکی سیاسی و نەک لە هەسەدە و نەک لە پەکەکە و نەک مەسەلەن لە پارتی و ینی وەکو جەنابی سەرۆکوتی کاتی مزایەدەنێ ئەبێ هەڵوێستمان ئەوە بێ کە قەزیەی کوردی و ئەو کارەساتی بەسەر کوردیە بەسەر ئێمەی 16 ئۆکتۆبر لە باشوور بەسەر ئەوانی ژێر لە ڕۆژئاوا ئێمە ئەبێ ڕێگەر لەو جینۆسایدە بگرین کە قەرارە بکرێتەوە خەریکە ئەکرێ نەک بین ینی بەرلا ڕێیابەرین و بۆ بەرژەوەندی سیاسی و بۆ دەنگ و بۆ ئەوانە. کاک زینۆ جەنابی سەرۆک لەو ماوەی ڕابردوو بەجددی لەسەر خەتە لە هاتنی وەزیری خارجی رووسیاشا داوای لێ کرد کە رووسیا هەوڵەکانی خۆی بەگەڕ بخا بۆی کە ڕۆژاوای کوردستان بپارێزێ و لەو ماوەی ڕابردووشە چەند جارێک سەرۆک بارزانانی پەیامی هەبووە یەکێک لە پەیامەکانی کە بەڕاستی ڕاستەوخۆ بۆ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بوو کە کاتێک گوتی خوێنی کورد لە پارە و چەک بە بەهاترە. خوێندنەوەی تۆ چییە بۆی کە باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی هەیە و بە تایبەتی شخصی سەرۆک مەسعود بارزانی هەوڵی تەدەخولی ئەم کێشایە و هەوڵی پشتگیریکردنی ڕۆژاوای کوردستانەیە؟ کاکتەر بەس بیرمان نەچێت سیستەمی دەولی تێک چووە ئەبینین بەشار ئەسەد دوو جار کیماوی بەکارهێناوە قەرار بوو لە مجلیس ئەمن عقوبەی بن ڕووسیا ڤیدۆی بەکارهێناوە ڕەشەکوژێکی زۆر کراوە لە ڕێفی دیمەشق کاتی خۆی 2013 کۆمەلگای نێودەوڵەتی لێ بێدەنگ بووە چونکە شەڕەکان یعنی زۆر لەوە گەورەترین ئێمە بتوانین کۆنتترۆلیان بکەین ئێمە بتوانین بە ئاسانی کانتۆنێک دروست بکەین یا سەربەخۆیەک یا ئێمە پارتی 74 ساڵە خەریکە اینجا بە ڕیفراندۆمێکمان کرد شەریعەتیان پێناوە بە هێز و بە چەک و بە تەنگ هاتنە سەرمان ئێمە ناتوانین لە ماوەی 3-4 ساڵ بتوانین سووریایکی عەرەبی کە بیرمان نەچێ لە حربی ئۆکتۆبەر 3 جار ئیسرائیلی شکانوە تێگەی نەیەشتووە خاکی عەرەب جۆڵان داگیر بکات دووبارە ناتوانین ئێمە لەم کێشمە کێشەی جیهانی عەرەبی و ئیسلامی نێودەوڵەتیە بە ئاسانی شتێک بۆ خۆمان بچڕین ئەجینا من تەئکیدم جەنابی سەرۆک بارزانی وەک چۆن دەست پێشخەری ڕیفراندۆم و ئەنجامدەری ڕیفراندۆم بووە لە باشووری کوردستان لە ڕۆژئاوای ژوا بوو بەڵام دۆخی ڕۆژئاوا جیاوازترە لێرە و ئەبینین ئەو مەترسیانەی کە جەنابی سەرۆک بارزانی و ئێمە هەستمان پێ کرد ئەوە دروست بووە بەداخەوە لە ئەفرین دروست بوو ئێسش لێرە ینی لە ئانوساتە ڕووبە. ڕاست کاک زینۆ ڕەوەندی کوردی لە سەروبەری ڕیفراندۆم جەنابی باسی ڕیفراندۆمت کرد ڕۆڵێکی زۆر باشیان هەبوو توانیان بنە سەر شەقامەکانی پایتەختە گەورەکانی وڵاتانی دنیا بە تایبەتی ڕۆژئاوا و جۆرە لە جۆرەکان لۆبیەکی زۆر باش و بەهێزی کوردی بوون. خوێندنەوە چیە بۆی کە لە ماوەی ئەو 3-4 ڕۆژەی ڕابردووە بە تایبەتی هەفتەی ڕابردوو بەگشتی ڕەوەندی کوردی میدیای کوردی ژمارەیەک لەو کەسایەتە سیاسیانی کە لە دەرەوەی وڵاتە ژین ینی جۆرێک لە پەیوەندیکردن و ڕوژاندن و قسەکردن لە میدیاکانەوە ینی بە شێوەیەکی گشتی تۆڕێک لە جوڵە هەیە بۆی کە بەرگری لە ڕۆژاوای کوردستان بکەن. بە خوێندنەوەی تۆ تا چەند ئەم ڕۆڵە ئەم جوڵەیە
کاریگەری بێلەوەی کە دۆزی ڕۆژئاوای کوردستان بچێتە مەحفەلی نێودەوڵەتیەوە. بەڵێ خۆی کاک سەربەست چووە من پێم وایە دوای جەنگی داگیرکردنی کوێت لە 2 ئاوی 1990 کاتی سەدام کۆیتی داگیر کرد ئەمە گەورەترین هەوڵی دیبلۆماسیە دژی ئەردۆغان وەک چۆن ئەو کاتە پێیانەوت قمەی دیبلۆماسیەتی جیهانی دژی سەدام 154 وڵاتیەکیان کرد بۆ لێدانی سەدام. ئێستش بیرمان نەچێت شەوانە هەرچی ینی لە وەزیری خارجی کەمتر قسە ناکات وەزیری خارجی سەرۆکی وڵات وەزیری بەرگری وەزیری گەنجینە سەرۆک وەزیران لە فەڕەنسا لە بەریتانیا لە ئیتالیا لە سوید ئەمە بۆ کورد زۆر باشە و ئەبێ کورد ئەمە بخۆزێتەوە بەڵام بەمەرجە کاک سەربەست ئەمە بە حیزبی نەکرێ. ئێمە ئاگادارین کاتی ڕیفراندۆم کرا جەنابی سەرۆک بارزانانی 2 تەوسیە جوانیە بوو وتی ئەبێ لە هەموو شوێنێک عەلەمی کوردستان هەڵکرێ و لە هیچ شوێنێکی ڕسمی من بەرز نەکرێتەوە بڵێن ڕێبەری ڕیفراندۆم و جەنابی سەرۆک بارزانی ئەمەکە بۆچی چونکە ئەمە بۆ نەتەوەیە و ئەمە ڕیفراندۆم و دەوڵەت و ئەوانە بۆ نەتەوەیە بۆ پاراستنی نەتەوەیە. من داوا لە کورد دەکەم ئەوەی ئەچێتە سەرجادە با تەوسیەک هەبێ چونکە ڕەوەندی کوردی ئەبێ ڕێکرێ خۆ ناکرێ من لە کۆمیتەیەک لە ناوچەیەک لە لەقێک لە ماڵبەندێک بروسکە بکرێ و لێ مزاهرە بکرێ لەبەرەوە ئەبینین ئەوەی کە بۆ ڕیفراندۆم کرا بۆ پشتگیری ڕیفراندۆم کراوە لە شارێکی وەکو بەرلین ئەبینین بۆ پشتگیری ڕیفراندۆم تقریبا 200,000 کەس زیاتر هاتوۆتە سەر شارع. کاک دینۆ بەرە کۆتای بەرنامەکە ئاچین پێم خۆشە سەرنج بزانم لەسەرەوەی کە داهاتوێم دۆخەبەر و کوێچێ و گرنگە نێوماڵی کوردی چۆن ڕێکخرێتەوە سیاسەتی کوردی چۆن لەگەڵم دۆخە تازەیە مامەڵە بکە. خۆی کاک سەربەست ئێمە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتیمان زۆر لە پشتە یعنی ئێستا هەر لە بۆ ئەوەی ئێمە لە ڕۆژئاوا بین بە شتێک هەتا باز لە ناوچەی ناوفلای زۆنەکەن دژە هەڵفرین کە بۆ ئێمە دانرا و دوای ئەم هەرێمە لە سایە حەسایەوە ئەو فرسەتێکە بوو ئەوەی یا ناوچەیەکی دژەفرین یا ناوچەیەکی پارێزراوی نێودەوڵەتیمان بۆ پێک بێ کۆی ئەردۆغان خۆی ناوی ناوچەی ئارام لە باتیوە ئەو ناوچەی ئارامی ئەردۆغانە بێ بە ئەم ناوچە ئارامی نێودەوڵەتی بێ بۆ کورد نابێ ئێمەش هەستین کۆمەڵێ مبارڕی بێ مەدەست کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا زۆر لەسەر خەتە بۆ ئێمە کاک سەربەز من ئەگەر لە سەرەتای شەڕ ڕوبەڕووبوونەوەکان تەنها بە تویتەکرا بە فەیسبووکەکرا من دوێنێ زۆر دڵخۆشم کە کۆنگرێ ڕۆژنامەوانی سەرۆکی ناتۆ و مەولود چاوەژۆخڵۆ وەزیری دەرەوەی تورکیان بینی پەیامنێرێک پرسیاری دەکرد ئێوە پەیەدە بە دیکتاتۆری نەزانن تیرۆریست و تێمە هیچ قایمێکمانێ بۆ تیرۆر ئەوانەیە بێ هاوکاری بکرێن چونکە ئەوانە شەڕی داعشیان کردووە ئەمە یەکەم ڕوبەڕووبوونەوەی دیبلۆماتی ڕاستەوخۆیە بۆ تورکیا و پەیامە و ئێستا ئەمریکا دەوریەکی نردووە تێگەی فڕۆکەی لە لاستەری کوبانی ئمڕۆتیان فڕۆکەی ئەمریکی هەیە و کۆپتەری ئەمریکی ئەمە جێی دڵخۆشیەوە فەرەنسا داوای پرۆژە بڕیارەکە لە نەتەوەی گرتوەکان و ئیتالیا پشتگیریەکە و فەرەنسا پشتگیریەکە سوید چەک نافرۆشێ بە تورکیاوە نەروی چەکی پێ نافرۆشێ و میسر لە سەرخەتە و جیهانی عەرەبی سعودیە لە سەرخەتە ئێران خەلال بوو سەرۆکی پەرلەمان هەر یەکەم ڕۆژی شەڕ خەلال بوو بەیانی بچێت بۆ تورکیا هەڵی وەشانەوە ئەمانە هەمووی وێستگەی دیبلۆماسی گرنگن بۆ ئەوەی ئێمە بتوانین شتێ بکەین ئەگەر بە ئاخلانی بجوڵێنەوە ئەگەر پرسەکە بە حیزبی نەکەن پرسەکە پرسێکی نیشتیمانی مرۆیی بێ ئێمە وا پیشانێدن ئێمە خاجی خۆمانە ئێمە لەسەر خاجی خۆمان شەهید دەکرێن نابێ پرسەکە بە سیاسی بکرێت کە پرسەکە بە سیاسی بکرێت کۆمەلگای نێودەوڵەتیش احتیمال ینی موقفی بگۆڕێ. کاک زینۆ کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت بۆ ڕوونکردنەوە و بەشداریت. سپاس کاک سەربەست دەست بە خۆش بێ ئازان تا بەڕاوکردنی بەرنامەیەکی تر بەخواتان سپێرین و خواتان لەگەڵ بێت.